بڵاوی خی گەورەتان لێبێت بەڕێزان باس لە ئاماری حاجیانی ماڵی خوا دەکەین کە لە ئێستادا وڵاتی سعودی هەموو ئامادەکاریەکی کردووە بۆ بەڕێوەچوونی مەراسیمی حەجی 2024. ئەگەر سەرەتا لە ئاماری 55 ساڵی ڕابردوو دەست پێ بکەین کە پشتبەستووە بە ئاماری دەستگای ئاماری سعودیە لە ساڵی 1968 تاوەکو 2023 201 ملیۆن حاجی لە وڵاتە جیاوازەکانی گیان سەدانی سعودیان کردەوە و فەریزەی حەجیان بەجێهێناوە و یەکێک لە بنچینەکانی ئیسلام. بەڵێ بینە سەر بڵێن زۆرترین ئاماری حاجیان لەکەی بووە ئەو ساڵی کە سەردانی سعودیان کردووە ساڵی 2012 زۆرترین ئاماری حاجیانی ماڵی خوددا تۆمار کراوە کە ڕێژەکەی 3,161,573 حاجی بووە بەرزترین ئاسی تۆمار کردووە لە ماوەی 55 ساڵی ڕابردوودا. کەمترین ئاسیش لە ساڵی 2020 بووە کە تەنیا 10,000 حاجی لە ناوخۆی وڵاتی سعودیە بەشداری مەراسیمی حاجیان کردووە و فەریزەی حاجیان جێبەجێ کردووە. ئەمەش پەیوەست بوو بە هاتینی کۆرۆنا کە وڵاتی سعودیە وەکو گرتنەبەری ڕێکارێک تەنیا لە ناوخۆی سعودیە 10,000 کەس بەشداریان لە مەراسیمی حەجدا کردووە. ئاماری حاجیان بۆ ئەم ساڵ وەزیری حەج و عومرەی سعودیە ڕایگەیاندووە کە زیاتر لە 1,400,000 حاجی ئەم ساڵ لە دەرەوەی سعودیە دێن و بەشداری لە فەریزەی حەجدا دەکەن. بینە سەر ئاماری حاجیانی عێراق و هەرێمی کوردستان بۆ ساڵی 2024 بەم شێوەیە بە کۆی گشتی لە هەرێم و لە عێراق 39,591 حاجی بەشداری مەراسیمی حەج دەکەن. بەڕێگەی وشکانی بەشی زۆریان بەڕێگەی وشکانی ڕۆیشتون کە 20,855 حاجیە لە ڕێگەی وشکانیەوە ڕۆشتون بۆ وڵاتی سعودیە و بەڕێگەی ئاسمانیەوە لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە 18,736 حاجی ڕۆشتون بۆ وڵاتی سعودیە. سەبارەت بە حاجیانی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ 4,685 حاجیە کە لەو ڕێژەیە 1,600یان لە ڕێگەی وشکانی بووە زیاتر لە 3,000 لە ڕێگەی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی بووە بۆ وڵاتی سعودیە. بینە سەر تێچووی حەجی ئەم ساڵ بە ڕێگەی ئاسمانی بۆ لە عێراق و هەرێمی کوردستان بەم شێوە بووە لە ڕێگەی ئاسمانی 6,350,000 دیناری عێراقیە لە ڕێگەی وشکانی 5,300,000 دینارە واتە زیاتر لە 1 ملیۆن جیاوازی هەیە لە بینی ڕێگەی ئاسمانی و وشکانی بە کۆی گشتی نزیکەی 230 ملیار دینار تێچووی حاجیانی هەرێم و عێراقە بۆ حەجی ئەم ساڵ. ئەوەی کە بینیتان ئاماری حاجیانی ماڵی خوددا بوو بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.